سڵاوڕێز زۆر بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم دەچینە لاپەڕە 5 لەوانەکانی ڕابردوو لاپەڕە 3 و 4 و 5 و 5 گەیشتینە پرسیاری 15شمان شیتڵ کرد لەوانەیە باس لە پرسیارەکانی 16 و 17 و ئەوانە دەکەین بزانین هەتا چەند پرسیار دەتوانین شیتڵ بکەم لێرە. بابەتە کەچیە ژمارە نوێیەکە بنووسە. ژمارە نوێیەکە بنووسە. پرسیاری 16 5670 کاتێک 2000 زیاد دەکرێ. بێگومان ڕێگا زۆرە بۆ شیتڵکردنی ئەو جۆرە پرسیارە، بەڵام ئەو ڕێگای ئەمن بەکاری دەینم ئاوایە کە ئێستا باسی دەکەم. ئەمن چ دەکەم؟ ئەمن یەکەم جار تەماشای ئێرە دەکەم بزانم چەند سفرم هەیە. چەند سفرە دەیان ژمێرم 1 2 3 یەکسەر دەزانم مادام لەبەر ئەوەی 3 سفرە خانەی کامە خانە زیادی کردیە چونکە زیادە خانەی هەزاران کەوابوو گۆڕانکاری بەسەر خانەی هەزاراندا هاتیە کە زیاد بووە. ئەو جا دەگەڕێم دەچمە لای ژمارەکەی کە هەیتم 5000 و ئەوە تەمەشا دەکەم بزانم کامە ڕەنووس خانەی هەزارانە چونکە زانیم خانەی هەزاران زیاد بووە. تەمەشا دەکەم ڕەنووس بە ڕەنووس هەمیشە لە دەستی ڕاستم دەڵێم ئەوە خانەی یەکانە، ئەو 7 خانەی دەیانە، ئەو 6 خانەی سەدانە کەوابوو ئەو 5 گۆڕانکاری بە سەدا هاتیە چونکە ئەو خانەی هەزارانە ئەو 5 زیاد بووە. ئەو جە دوایە دەگەڕێمەوە لای ئەو زیادبوونەی کە زیاد بووە ئێرە تەمەشای سفرەکان ناکەم ئەو جارەی تەواو زانیم خانەکە ئەو سفرانە بەس لەوەی بزانم کامە خانەیە تەنیا و تەنیا تەماشای چ دەکەم؟ تەماشای ئەو ڕەنووسەی دەکەم کە دوو زیاد بووە. مادام زیاد ئەو دووەی لەگەڵ ئەو 5 کۆ دەکەمەوە دەڵێم 2 لەگەڵ 5 دەبیتە 7. ئەو جە ژمارە نوێیەکەی چ لێ دەکەم؟ کو دەنووسم ئەو ڕەنووسانە هەر 3 ڕەنووسەکە کە هیچیان گۆڕانکاری بە سەدانە هاتی وەکو خۆیان دەیان نووسمەوە ئەو 5 لێرەیە ئەو دووەی لۆ زیاد دەکەم دەبیتە 7 کەوابوو ژمارە نوێیەکەم تەنیا و تەنیا یەک ڕەنووسی گۆڕا ئەوەش 5 بووە 7. ئاوا شیتڵکردنی ئەمن ئەو جۆرە شیتڵەی بەکاردەینم. ئێستا چوین بزانین ڕەنووسی یەکەم جار زانیم کە خانەی هەزاران گۆڕانکاری بە سەدا هاتیە یەکەم جار 5 بوو بەڵام چی لێ هات ئەو 5 دووی ڕەنووسی 2 لۆی زیاد دەکەم دەڵێم 5 لەگەڵ 2 یان 5 کۆ 2 دەکاتە 7 ژمارە نوێیەکەم چی لێ دێ دەبیتە 7 6 7 1 7 6 7 1 تەنیا و تەنیا ئەو ڕەنووسە گۆڕانکاری بەسەردادێ. ڕەنووسەکانی دیکە هەروەکو ژمارەکەی دەنووسمەوە ڕەنووسەکەی کە 5 دەیکەم بە 7 لەبەرەوەی بە 2 زیاد بووە و لەبەرەوەی لە خانەی هەزارانە دەبی بنووسرێ 2000. ئێستا زانیمان تەنیا ئەو ڕەنووسە گۆڕانکاری بەسەردادێ کوبی نووسمەوە ئاوە 5ەکەی دەستڕمەوە لای دەبەم ڕەشی دەکەمەوە دەنووسم 7 7 6 7 1 ئاوای لێ دێ ژمارە نوێیەکە ئاوای لێ دەڵێم ئەوە ژمارە نوێیەکەیە بووە 7671 ئەوە ڕێگای منە. ئەو جە نازانم ڕێگایەکەت بەدڵە یان پێت باش نییە.
با بینە لای پرسیاری 17 تەماشای پرسیارەی دەکەی 17 جوان جوان پرسیارەکەی دەخێنیەوە بە کەیفی خۆت زۆر خۆتمان دیکە لەگەڵ خوێندنەوەی پرسیار زۆر زۆر خێرامە بە لە وەڵامدانەوەی تەماشای پرسیارەکەی کە هەڵی سەنجێنە دیسان بخینەوە بزانە چ دەڵێ ئەو پرسیارە 17ەیە بابەتەکە هەمان بابەتە ژمارە نوێیەکە بنووسە ژمارەک هەیە گوایە کەونە دوای ژمارەیەکی ئەو ژمارەیە هەیە پێی ناوێ بشی خینینەوە هەروە تەماشایەکی دەکەی تەمەشای ئێرەش دەکەی تەمەشاش دەکەی ئایا کەم بووە یان زیاد بووە یەکەم جاروەچی گوتمان تەماشای چەند سفر هەیە دەیان ژمێری دەڵێ 1 0 2 0 3 0 4 0 هەیە کە زانی 4 0 هەیە دەزانی کە خانەی 10,000 چکە 10,004 0 هەیە ئەو خانەیە یان ئەو ڕەنووسەی لەو خانەیە گۆڕانکاری بەسەردا هاتیە گۆڕانکاریەکە چییە کەمی کردیە ئەو جە ئێستا دەی تەمەشا دەکەی بە چەند کەمی کردیە تەمەشای تەنیا و تەنیا ئەو ڕەنووسەی دەکەی 1 ئەو جە دەی تەمەشای یەکەم ژمارە کە لە کەونە ژمارە کۆنەکەی تەمەشا دەکەن خانە بە خانە بزانین کامە خانەی 10,000 ئەمن دەچم چ دەکەم دەڵێم ئەو دووە لە خانەی یەکانە ئەو 4ەش لە خانەی دەیانە ئەو 8ەش لە خانەی سەدانە ئەو 7ەش لە خانەی هەزارانە ئەو 3 لە خانەی 10,000 کە زیادی کەمی کردیە ئەوە زانیم گۆڕانکاری بەسەر چه هاتیە بەسەر ئەو سێیدا هاتیە کە لە خانەی 10,000 بەڵام ئەمن ئێستا بەس زانیم گۆڕانکاری بەسەر ئەو سێی هاتیە ئیدی پێی ناوێ بیر لە سفرەکان بکەمەوە بەس بیر لە چ دەکەمەوە لەو ڕەنووسەی دەکەمەوە بیر لەو دوو ڕەنووسەی دەکەمەوە ڕەنووسی 3 و ڕەنووسی 1 مادام دەخینمەوە کەم کەواتە دەینم دەڵێم 3 کەم 1 دەکاتە چەند دەکاتە 2 کەوابوو ئەو 3 لێرە ڕەش دەکەمەوە دەنووسم لە جیاتی چ دەنووسم 2 چونکە بە 1 کەمی کردیتەوە لە جیاتی ئەو 3 دەنووسم 2 ئەوە ژمارە نوێیەکەم بەدەست هێنا ئێستا بابزانین چۆنی دەچینە لای تەماشا دەکەین کامە ڕەنووس گۆڕانکاری بەسەدا هاتبوو ڕەنووسی 10,000 ڕەنووسی 10,000 گۆڕانکاری بەسەدا هاتبوو لەبەر ئەوەی دەڵێ بە 1 کەم 1 بووە دەینین ئەو سێی دەڵێن 3 کەم 1 دەڵێن 3 کەم 1 بگورن دەڵێن 3 کەم 1 دەکاتە 2 کەواتە ڕەنووسە نوێیەکە چیە لە جیاتی 3 دەبیتە 2 ژمارە نوێیەکەش ئاوا دەنووسی 2 7 8 4 2 هیچ ڕەنووسەکانی دەستکاری ناکەیت تەنیا ڕەنووسی 3 بە 1 کەم بوو دەڵێ 3 کەم 1 هەتا بزانیت چ ڕەنووسەکی لێرانە دادەنەی لە جیاتی 3یەکەی 2 دادەنەی هەر ئەوەندەیە 3یەکەی لا دەبەی دەکەیت 2 ئەوە ئەو پرسیارەشمان زانی دەینە کام پرسیار دەینە پرسیاری ژمارە 18 پرسیاری ژمارە 18 پرسیاری ژمارە 18 چاوەکی پێدا دەخشینی و تەماشای دەکەی و ئەمن چ دەکەم ئەمن یەکسەر دەچمە لای ئەو سفرانەی کە لێرانە دەیان بینم دەیان ژمێرم چەند سفرە 2 سفرە کە 2 سفرە دەزانم کامە خانە کامە ڕەنووس گۆڕانکاری بەسەردا هاتیە ڕەنووسی خانەی سەدان چونکە 100 2 سفری هەیە
ئێستا زانیم ڕەنووسی خانەی سەدان گۆڕانکاری بەسەردا هاتیە. ئەو جە تەمەشا دەکەم بزانم ئەو گۆڕانکاریە زیاد بوونە یان کەم بوونە. ئەو دەبینم زیاد بوونە، ئەوەشم زانی، و دووشتم زانیم خانەی سەدانە و زانیم زیاد بووە. ئەو جە دەگەڕێمەوە لای ژمارە کۆنەکەی کە هەیتم بزانم کامە ڕەنووسی سەدانە. ئەو دووە یەکانە، ئەو هەفتەش دەیانە، ئەو یەکە سەدانە. ئەوە زانیم کامە سەدانە. ئەو یەکە ڕەنووسی یەک لە خانەی سەدانە گۆڕانکاری بەسەردا هاتیە. چی لێ هاتیە؟ زیاد بووە. کە زانیم ڕەنووسی یەک زیاد بووە، ئەو جارەی دەچم چ دەکەم؟ ئەو جارەی تەماشای سفرەکان ناکەم، تەواو لە بیریان دەکەم، بەس تەمەشای ئەو ڕەنووسەی دەکەم کە شەشە. کە دەڵێن زیاد، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی، چونکە زیاد یانی کۆ. دەڵێم یەک کۆ شەش دەکاتە چەند؟ بێگومان ڕاست دەکەی، دەکاتە حەفت یان حەوت. دەچم ئەو جا چ دەکەم کە زانیم بووە حەوت، ئەو یەکەی لەولایە دەستڕمەوە، ئەو یەکەی لا دەبم دەیکەم بە چەند؟ دەیکەم بە حەفت یان حەوت. ئەو یەکەی لا دەبم دەیکەم بە حەوت. ئێرە دەبتە چ؟ دەبتە حەوت. ئەو ڕەنووسەکانی دیکە کارم پێیان نییە، دەستیان لێ نادەم، کارم پێیان نییە، هەر ئەو ڕەنووسە گۆڕایە. با بزانین چۆنی. گوتمان ڕەنووسی خانەی سەدان گۆڕانکاری بەسەر دەگۆڕدرێ. بە چەند دەگۆڕدرێ؟ بە شەش. کەوابوو ڕەنووسەکەی خۆت دەینی کە یەک بوو، کۆی دەکەیەوە لەگەڵ شەش. ڕەنووسە نوێیەکە چییە؟ حەفتە. دەچی لە جیاتی ئەو یەکەی کە هەبوو دەنووسی حەفت و ڕەنووسەکاندی و هەر کەسە لە جێی خۆی وەکو خۆی دەینووسیەوە. دەڵێ وەڵام ژمارە نوێیەکە بوو بە 36,772. بەڵام ئەگەر نەشزانی بخینیەوە هەر موشکیلە نیە، هەر کێشە نیە، تەنیا ڕەنووسی یەک دەبتە حەفت لەبەرەوەی زیادبوونەکە شەشە. ئەوەشمان تەواو بوو. دێینەوە لای چ؟ دێینەوە لای ئێرانە پرسیاری ژمارە 19. پرسیاری ژمارە 19 ئەو پرسیارەیە. پرسیاری ژمارە 19 ئەو پرسیارەیە. تەمەشایەکی پرسیارەکەی بکە و ئەمن چ دەکەم؟ یەکسەر دێمە ئێرە. تەمەشای هەفتەکەش ناکەم، هەر تەمەشای چەند سفرە؟ یەک. دەڵێم یەک سفرە، کەوابوو خانەی دەیان گۆڕایە، چونکە یەک سفری هەیە. زانیم خانەی دەیان گۆڕایە. ئێستا دەزانم چی لێ هاتیە؟ کەم بووە یان زیاد بووە؟ کەمیش بووە، نەکەر کەمیش بووە. ئەو جا ئێستا دەچمە لای ژمارەکەی خۆم کە هەیتم بزانم کامە ڕەنووس خانەی دەیانە. ئەوە زانیم یەکەم ڕەنووس خانەی دەیانە، یەکەم ڕەنووس خانەی یەکانە، دووەم ڕەنووس خانەی دەیانە. ئەوە زانیم دووەم ڕەنووس گۆڕایە. ئەو دووە چونکە خانەی دەیانە گۆڕایە. چی لێ هاتیە؟ کەم بووە. ئێستا بزانم ئەو جە دەچمە ئێرانە و تەمەشای ڕەنووسەکەی دەکەم بە چەند کەم بووە. کارم بەو سفرەیەوە نەماییدی، بە چەند کەم بووە؟ 9 بە حەفت کەم بووە. حەفتی لێ ڕۆیشتە، ڕۆیشت حەفت لەو 9ی. ئەو جە دەینم دەڵێم 9 حەفتی لێ بڕوە. 9 کەم حەفت دەکاتە چەند؟ دەکاتە 2. ئەو جا ئێستا دەینم هەموو ڕەنووسەکان وەک خۆیان دەنووسمەوە، تەنیا ئەو 9ی دەکەمە چ؟ 9 کەم حەفت دەکات 2. 9یەکەی دەکەمە 2. دەنووسم 2 لە جیاتی 9یەکەی. 2 تەواو. ژمارە 9یەکەم نووسی 5 2 4 2 6. 2 دەنووسم لە جیاتی 9، دەڵێم 2. ئەو 9ی دەکەمە 2. ئەمە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و تاوانەیەکی نوێ. هەر شاد و خۆش بی.